دوێنێ چوارشەممە 22 جۆزردان شینزۆ ئابێ سەرۆکوەزیرانی ژاپۆن گەیشتە تاران و لەگەڵ ڕۆحانی سەرۆککۆمار و ئەمڕۆژ پێنجشەممە 23 جۆزردان لەگەڵ خامنەی ڕێبەری کۆماری ئیسلامی دانیشتنی کرد. جێی وەبیرهێنانەوەیە کە کاتی خۆی لە ساڵی 1362 هەتاوی باوکی شینزۆ ئابێ کە ئەو کات وەزیری دەرەوەی ژاپۆن بوو بۆ ڕۆڵگێران و یان ناوبژیوانی بۆ کۆتایی هێنان بە شەڕی نێوان ئێران و عێراق سەردانی تارانی کرد. ئەو سەردەمەش ڕۆڵی ژاپۆن بۆ ناوبژیوانی ئەنجامێکی نەبوو و شەڕی ئێران و عێراق 5 ساڵی تریشی خایاند. ئەمڕۆ لە کاتێکدا شینزۆ ئابێ سەردانی تاران دەکات کە گرژیەکانی نێوان ئێران و ئەمریکا لە لووتکەدایە و ئەگەری بەریەککەوتنی ئەم دوو وڵاتە زۆر بەهێزە. هەموو جیهان بە تامەزرۆییەوە سەیری ئاراستەی ڕووداوەکان دەکەن و پلان بۆ هەردوو ئەگەری شەڕ و بەریەککەوتن و یانیش سازان لە نێوان ئەم دوو وڵاتە دادەنێن. هەمووان دەزانن کە لە ماوەی 40 ساڵی ڕابردوو بە دوای داگیرکردنی باڵوێزخانەی ئەمریکا لەلایەن خوێندکارانی پێڕەوی خەتی خومینی و بەبارمتەگرتنی باڵوێز و کارمەندانی ئەو باڵوێزخانەیە پەیوەندیەکانی ئێران و ئەمریکا نائاسایی بووە و باڵوێزخانەی پاکستان لە واشنگتۆن پارێزەری بەرژەوەندیەکانی ئێران بووە لە ئەمریکا و لە بەرامبەردا باڵوێزخانەی سوئیس لە تاران ڕۆڵی پارێزەری لە بەرژەوەندیەکانی ئەمریکای لە ئێران لە ئەستۆ بووە. دۆناڵد ترامپ 2 هەفتە لەمەوبەر سەردانی ژاپۆنی کردو هەر لەوێش بڕیاردرا کە شینزۆ ئابێ سەردانی تاران بکات. بەڵام بۆچی ژاپۆن و شینزۆ ئابێ لەلایەن ئەمریکاوە ڕاستپێردران بۆ ناردنی پەیامەکەی ئەمریکا و نەک پاکستان و سوئیس؟ وەڵامی پرسیارەکە ئاسانە. ژاپۆن لە سەردەمی شەڕی دووهەمی جیهانی لە بەرەی متحیدین کە بریتی بوون لە ئاڵمان و ئیتالیادا بوو. کۆتاییەکان شەڕ بەرەو ئەوە دەچوو لە بەرژەوەندی ئەو بەرەیە کۆتایی پێبێت. بەڵام هاتنە مەیدانی زلهێزێکی تازە سەرهەڵداوی وەک ئەمریکا باڵانسی هێزی لە بەرژەوەندی بەرەی متەفەقین ئەنجامی شەڕەکەی هەڵگەڕاندەوە. ئەمریکا بە بردومانکردنی هیرۆشیما و ناکازاکی پشتی ژاپۆن و بەرەی متحیدینی شکاند و ژاپۆنی ناچار بە تەسلیم بوون کرد. لە دنیای سیاست و بواری سەربازیدا ژاپۆن هێمای تەسلیم بوون و چۆکدادانە لە بەرامبەر ئەمریکادا. ڕاستپاردنی سەرۆکوەزیرانی ژاپۆن بۆ ئێران وەک هێمای چۆکدادان بە ئامانجی ئەو مسیجەڕوونەیە کە وەستانەوە بەرامبەر بە ئەمریکا دەتوانێت چه ئەنجامێکی تراژیدیا و کارەسەتباری هەبێت. گومان لەوەدا نییە کە شینزۆ ئابێ نەک لە هەیبەتی ناوبژیوانیەکی ڕاستەقینە، بەڵکو وەک پەیامنێرێک بۆ گەیاندنی پەیامی ئەمریکا سەردانی تارانی کردووە. شینزۆ ئابێ بە کۆماری ئیسلامی دەڵێت ئێمە باجی شەڕ لەگەڵ ئەمریکامان بە کارەسات و تراژیدیا وەرگرت، ئێوە مەیکەن. بەڵام لە بەرامبەردا خامنەیی وەڵامی شینزۆ ئابێی کە پەیامنێری تایبەتی ترامپ و ئاوادایەوە. راجع به اونچه که از قول ترامپ نقل کردید، من هیچ پاسخی به پیام ترامپ ندارم. به شما یه مطالبی رو میگم اما به او هیچ پیامی نمیدم، چون ترامپ را شایسته مبادله پیام هم نمیدونم. ئەمریکا هەموو ڕێگاکانی لەگەڵ کۆماری ئیسلامی تاقی کردەوە، هەل لە گەمارۆ و توێژ و ڕاستپاردە و بگرە تا پەیام و پەسغام و هەڕەشە. بەڵام وا دیارە لەلایەن کۆماری ئیسلامیەوە هیچ کامیان جددی نەگیراون و تەنیا بژاردەی بەردەم ئەمریکا بۆ وەستاندنی ڕژیمی تاران لە هەموو شەڕەنگێزی و تند ئاژۆیەکانی هێرشی سەربازیە.